و گرنگی نەدان بۆ بەرهێنانی بیانی لە پلانی گەشەی ساڵانی 2024 بۆ 2028. سەبارەت بە پرۆژەکانی و بەرهێنان لە عراق قسە دەکەین بە تایبەتی کە ڕێژێ و بەرهێنانی دەرەکی لە عراق ئێستا کەمی کردووە بەراورد بە و قەبارە زۆری و بەرهێنان کە ساڵانە بودجێکی تایبەتیشی لە ناوخۆ بۆ تەرخان دەکرێت لە هۆکارەکان دەپرسم لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم. بەڕێز دکتۆر مخلص سەلیم شارەزا لە بواری و بەرهێنان لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ. هۆکاری چیە کە ڕێژێ و بەرهێنانی دەرەکی لە عراق کەمی کردووە و ناتوانرێت بەو شێوازە ئیداری و بەرهێنان لە عراق بکرێت؟ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. بەڕاستی پرسیارێکی گرینگە. هەرێمی کوردستان و عێراق وەکو دەواازەیەک دەبینرێت لە بۆ هەموو عێراق و لە هەمان کاتیشدا کۆمپانیا بیانیەکان یان ئەم کۆمپانیا زەبەلاعانەیەکەوە و بەرهێنان دەکەن دەیانەوە بەرهێنان لە دەرەوەی هەرێمی کوردستان یانەوە لە عێراق بکەن یانەوە لە وڵاتێکی بیانی بکەن، پێیان وایە ژینگەیەکی لە باریان دەوێتن، ژینگەیەکی سەقامگیریان دەوێتن و ئەو کۆمپانیانە لە بوارێک گەشە دەکەن کەوا سەقامگیری و ئارامی تێدا هەبیتن. بۆیە هەرێمی کوردستانیش ئەو دەواازەیەکەوە هەر کۆمپانیایەکی بیانی بیاوێەوە بەرهێنان بکاتن لە عێراق لە هەرێمی کوردستان دەبێت لە دەواازەی هەرێمی کوردستان بێتەوە ژێرە و بەرهێنانەکانی لە هەرێمی کوردستان بکاتن. بۆیە دەبینین چەند کۆمپانیایەک دەتوانێت لەو ژینگە لەبارەیەکەوە لە عێراقدا هەیە کەوا گەندەڵی باڵی بەسەردا کێشاوە و زۆر بابەتی دیکەکەوە کارەکانیان بەڕەشوە یان بە بواری چیتر جێبەجێ دەکەن یانەوەک لەلایەن ئەو لایەنانەیەکەوە دەسەڵاتدارن میلیشیاکان دەسەڵاتیان بەسەردا دەستچێتن پرۆژەکان جێبەجێ دەکەن، بەڵام ئەوانە ژماریان زۆر کەمە و ئەگەر هات و بڕیاریشیان دابی بێن کە دێن ژینگەکە دەبینن دەگەڕێنەوە. زۆر باش. ئایا نەبوونی متمانە وای کردووە یا متمانەی بە حکوومەت و نەپاراستنی سەرمایی و بەرهێنەری بیانی وای کردووە کە ئەوانە عراق بەجێ بهێڵن جگە لەو ئاسایش و ئارامیە کە جەنابەت وەکو ژینگەیەکی ئابووری و بازرگانی و ئەمنی لە عراق ئاماژەت پێ کرد؟ دەتوانین بڵێن هەردوو ڕوەکەیتی، بەڵام ئەوەی کە زۆرتر هەیە یاساکانی وەبەرهێنان هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراق یاسای باشن و گرنگی زۆر بەوە بەرهێنەری بیانی دەداتن. هەمان ئەو مافو ئیمتیازاتانی کە وە بەرهێنەرێکی بیانی دەدرێت بەوە بەرهێنەرێکی ناوەخۆ دەدرێتن، واتە هیچ جیاوازیەک لە نێوان وە بەرهێنەری بیانی و ناوەخۆ ناکرێت. بەڵام وە بەرهێنەری بیانی هەمیشە بە دوای شوێنێکدا دەگەڕێت کە ئارام و سەقامگیر بێ بەوەی وە بەرهێنانەکانی تێدا بکرێتن و هەرێمی کوردستانیش ئەو سەقامگیری و ئارامیەی تێدا هەیە و دەواازەیەکیشە لە بۆ عێراق دەتوانرێت لە ئێرەکانەوە لە نزیکەوە بتوانرێتن کەلوپەل و کاڵاکانی خۆیانیان و بەرهێنانەکانیان بگوازنەوە لە بۆ هەرێم عێراق. زۆر باشە. ئەگەر بەراوردە بکەین بەو پرۆژانە و بەرهێنانانە کە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێن بەوانش کە لە عراق جێبەجێ دەکرێن، دەگوترێت یەک لەسەر سێ ئەو پرۆژانەی و بەرهێنان کە لە عراق هەن یا جێبەجێ ناکرێن یا بە تەواوی بەجێ دەهێڵرن، بەڵام ببینین لە هەرێمی کوردستان شێوازەکە بە جۆرێکی تر و پێشکەوتنەکان ئەبینین. بۆچی گەندەڵی وای کردووە کە عراق بەم ئاستە بگا؟ بەڵێ وە بەرهێنان لە هەرێمی کوردستان ئەگەر بین لە دوای 2006ەوە دەستی پێکردووە تا ئەمڕۆ دەبینین ئەگەر بین لە ڕووی ئاوادانکردنەوە یانەوە نیشتە جێبوون باز بکەین لە 100 ساڵی ڕابردووی وەزارەتی ئاوادانکردووە نەیتوانیوە بەقەدەر هەرێمی کوردستان لە ڕووی دروستکردنی یەکەکانی نیشتە جێبوون دروست بکاتن و بە هەمان شێوە ئەو کوالەتیانەی کەوا لە هەرێمی کوردستان دروست دەکرێت بە کوالەتێکی زۆر بەرز دروست دەکرێت کە دەبێتە هۆی ئەوەی کەوا خەڵک ئێستا لە بەغدا و لە بەسڕا کە کاتێک یەکێکی نیشتە جێبوون دەکرێت دەڵێ بە هەمان کوالەتی هەرێمی کوردستانە، واتە کوالەتی هەرێمی کوردستان لە ڕووی ستانداردەوە زۆر زۆر بەرزترە و بە هەمان شێوە لە پرۆژەکانی دیکەی پیشەسازی دەبینین ئێمە گەیشتینەتە ئاستێکەوە خۆبژێوی ینی لە ئاستی ئیکتیفای ذاتی دەرچووە کە دەتوانین لە بۆ نەک هەر لە بۆ هەرێمی کوردستان لە بۆ عێراقیش لە سەر و چاوی ئەگەر چەمەندۆ بگری شیش بگری کۆمەڵێکی کاڵا و پێداویستەکانی دیکە بگری و لە ڕووی کشت و کاڵیشەوە دەبینین ئەمڕۆ هەرێمی کوردستان بەرەو پێشچوونێکی زۆری بەرهەوە. زۆر باشە. لە ڕووی و پرۆژە گرنگانی لە پارێزگاکانی عراق پێویستەوەکەوە بەرهێنانی بیانی ڕاکێشانی و بەرهێناری بیانی لە عراق جێبەجێ بکرێتە بینرێت کە دەرچوونی سەرمایە لە عراق زیاترە تا ڕاکێشانی و بەرهێنەری بیانی بۆ ناو عراق. پێت وایان بەراوردە چۆنەوە هۆکارەکەی چییە؟ زۆرتر ئەو کۆمپانیا زەبەلاعانەی کە دەیانەوێت لە عێراق وەبەرهێنان بکەن زۆرتریان لە ژێرخانی ئابووریە، بەڵام دەبینین بەداخەوە ژێرخانی ئابووری عێراق دەبینین ڕۆژ لە ڕۆژ ینی لە پاشەکشەدایە. ئەگەر ڕێگاوبانی سیر بکەی، ئەگەر کارەبای سیر بکەی، ئەگەر کەرتی تەندروستی سیر بکەی، ئەگەر کەرتی پەروەردەی سیر بکەی، هەموو ئەو کەرتانی کە دەبینین ئەمڕۆ لە پاشەکشەدانە لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو کە لە دوای 2023 تا ئەمڕۆ دەبینین ئەو کێشانە بەردەوامن
و ئەگەر بشت هەوێتن و بەرهێنان بکەیت تەنها ئەوە نییە تو یاسایەکت هەبیتن و ژینگەیەکی شت هەبیانەوە کۆکو باست کرد متمانە و باسی ئەمنیەتت کرد بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستی بەوە هەیەکەوە هەندێک بوار لە بوار بۆ نمونە لە بواری کارەبا دەبێت ئەو پرۆژەیە کە بە کارەبا ئیش دەکە ئەگە کارەبا بۆ خۆیان نەبێت چۆن دەتوان پرۆژەکانیان جێبەجێ بکەن بە هەمان گەیاندن کە تو کەرستە و کەلوپەلوکانی پێداویستیت بە ئاسان نەتوانی بگاتن واتە ڕێگاوبانەکان وەکو پێویست نییە ژێرخانێکی پێداویستێکی تەواوت نییە لە بۆ دروستکردنی ئەو پرۆژانە لە ڕووی دەدات بۆیە دەبێت پرۆژەکان دوا دەکەونیان پرۆژەکانیان بەڵام بودجێ باشیشی بۆ تەرخان دەکرێت لە یاسای بودجێ گشتی عێراقدا ساڵانە کە ئەو یاسای هەموار دەکرێت و یادادەن ڕێژرێتەوە بۆیە چەند جارێک بودجەشی لە بۆ دیاری دەکرێتن بەڵام پرۆژەکە یان ئەوەتەوە بەرهێنەرەکە ئێرانیە ڕووی هەراتوە ڕای کردو یان وە بەرهێنەری وڵاتێکی دیکە یان تەنها پارەکە بەناوی وە بەرهێنەرەکان وەردەگیرێتن و بەڵام لە ئەرزی واقع ئەدا جێبەجێ ناکرێت بۆیە ئەو کێشەیە کە دەبینین بۆیە داوا دەکەم بەڕاستی خەڵکانی هەرێمی کوردستان ئەو ئارامی و سەقامگیری و ئاوادانی کە لە هەرێمی کوردستان هەیە بچن بەغدا و خواروی عێراق بە چای خۆیان ببینن اینجا دەزانن شارەکانیان بەقەدەر شارۆچکەیەکی هەرێمی کوردستان بەرەو پێشەوە نەچوە کەواتە کۆی ئەم کێشانە ئەگەڕێتەوە بۆ ئیدارەدانێکی خراپ هاوکات گەندەڵی و جێبەجێ نەکردنی و بەڵێنانەی کە دراوە بەڵام دەکرێت لە سەرویەمانەوە چی هەبێ لە هەر وڵاتێکدا ئەگەر سەقامگیری و ئارامی و یاسا بەرقرار نەبوو و دەسەڵاتێک نەبوو بۆ خۆت دەزانی کە لە بەغدا ئێستا کەسێک نییە دەسەڵاتداری بەغابیتن هەر لایەنێک و میلیشایەک حکمی ئەو وڵاتە دەکاتن لەبەرەوە دەبێنێ پرۆژەکانیان کەوا لە ڕووی یاساییەوە وەرگیراوە بە ناوی کەسێک بەڵام دەستی بەسەرداگیراوە یان سەرانەی لێ وەرگیراوە یان ئەوەتە بۆتە هۆی ئەوەی کەوا کێشەی بۆ دروست کراوە نەتوانراوە پرۆژەکەی بەڕێک و پێچی جێبەجێ کەواتە چ کاریگەریەکی لەسەر ژێرخانی ئابووری لە عێراق و خزمەت گوزاریانە هەبێت کە و پارێزگایانەی عێراق پارێزگا گەورەکانی بەتایبەتی بەدەستی و ئەناڵێنن سەرڕایەوەی کاراق وڵاتێکی دەوڵەمەند بەسەرچاو و سامانی سروشتی بەڵامە بینین کە بارودۆخەکەی وایە تاوەکو عێراق سەروەریەکی تەواوی نەبێتن و دەسەڵاتێکی کارا و دەسەڵاتدار لە عێراق بەرپا نەبێتن ناتوانرێتن ئەو پرۆژانە وەکو پێویست جێبەجێ بکرێتن و ژێرخانی ئابووری ئەو وڵاتە پەرێ پێ بدرێت کەواتە لەسەر جمە و سێکتەرانەی پەیوەندیان بە کەرتی و بەرهێنانەوە هەیە نەیتوانیوە سەرکەوتوو بێت لە چ کەرتێکدا زیاتر توانرا ئەم باڵانسە ڕابگیرێت ئەوەی کە دەبینین لە عێراق تەنها دەبینین هەندێک باڵەخانە و ئەوە بەرز کراوەتەوە بەبێ بوونی ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ نمونە کە باسی ئەوم کرد ینی ئەو پرۆژانەی کە هەن ئەگەر پرۆژەکان وەکو پێویست خزمەتگوزاری گەیاندنی ئاو کارەبا ڕێگاوبان هەموو ئەو بوارانە نەگەیەندرێتن پرۆژەکە بە هەر دروست بکرێتن هیچ کەسێک ناتوانانی سوودی لێوەربگیرێت بە هەمان شێوە لە ڕووی پیشەسازیەوە ئەگەر کشت و کاڵێکی بەهێزت نەبێ ناتوانانی پیشەسازیەکی بەهێزت هەبێتن بۆیە کەرستە خاوەکانی کە پێویستن لە بۆ پیشەسازیەکان دەبێت لە عێراق ینی بەردەست بێتن ئەگەر بەردەست نەکرێتن لە داهاتوودا ئەو پرۆژە ئەو کاڵایانی کە هەن ناتوانن منافەسەی کاڵای دەرەوە بکاتن بۆیە دەبینین لە ڕووی پیشەسازیەوە لە دوا دەکەوێتن بە هەمان شێوە لە ڕووی کشتتوکاڵیشەوە هەر نەما زۆر باشە لە سەرای قسەکانیشتا بەوردی بەراورد دەکرد کرد لە نێوان وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و عێراق بەڵام هەرێمی کوردستان چۆن توانێتی ئەو متمانەیە هەم بۆ خەڵکی ناوخۆ هەم بۆ بەرهێنەری بیانی دروست بکات ئەوەیە کەوا یاساکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان یاسایەکان زۆر یاسایی وەکو دەڵێ سەرنجڕاکێشن بۆ وەبەرهێنەری ناوەخۆ وەبەرهێنەری بیانی و هیچ جیاوازیەکیشی نەکردووە مافی تەملیکیشی بە وەبەرهێنەری بیانیشدا وەکو وەبەرهێنەرێکی و ئەو ئیرادە سیاسی کەوا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەیە بوو بە تایبەتیش کاک مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ خۆی سەرپەرشتی ئەو پرۆژانە دەکا و کەرتەکان و گرنگجی بەو کەرتانە دەداتن کەوا دەبێتە هۆی برژانەوەی هەرێمی کوردستان و ئێمە بە چاوی خۆشمان بینیمان کە لەو بوارانەدا پێشکەوتنی زۆر گەورە بەرچاو بینراوە و ئەوەی کە ڕۆژانە هەمومان شانازی پێوە دەکەین لە هەر وەزارەتێک یان لە هەر وەزیرێک دەپرسی یان لە هەر هاوڵاتیەکی ئەو وڵاتە دەپرسی کە شانازی پێ دەکاتن ئێمە لە هەرێمی کوردستان و ئاوادانیەمان هەیە لەسەر دەستی وەکو دەڵێ وەبەرهێنان و یاسای وەبەرهێنان و پرۆژەکانی وەبەرهێنان بووە زۆر باشە بەڕێز دکتۆر مخلص سەلیم شارەزا لە بواری وەبەرهێنان زۆر سپاسکە لەگەڵ مام بوویت سپاس